بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. وانەی ئەمڕۆمان وانەیەکی گرنگە، ئەتوانین بڵین لە گرنگترینەکانە، بۆ چونکە شتێکە کە ئینسان ناتوانێت بۆ ماوەی چەند ڕۆژەی استیغنای لێ بکە، بگرە چەند سەعاتێکیش بکرە، ئەگەر لە 3 خولەک تا 5 خولەک ترازە، ئەو ئینسانە یا ئینسانێکی مردووە یاخود بۆ هەتایی مێشکی ئەمرێ. ئینسان ناتوانێت چەند ڕۆژێ خواردن نەخوا، ئاو نەخوا، لە کۆمەڵە شت بێبەش بێ، لە ناڕەحەتیا بێ، بەڵام ناتوانێ و ناکرێ و نابێ بۆ ماوەی چەند خولەکێک لە ئۆکسجیندا ببڕێ. الله ئەکبەر! کەی ئەمە فێر بووین، چۆن ئەمە فێر بووین، چۆن فەزڵ و نیعمەتی ئەمەمانزانی لە کاتێکە لە ماوەی پێشووە ئێستەشی لەگەڵا بێ. نەخۆشیەک کە لە سیەکانێدا وردە وردە هەناسی کەم کردینەوە فێر بووین، ئۆکسیمیتەر بەکاربێنین بۆی کە بزانین ئۆکسجینمان لە سەروونەوەتەوەیە یاخود لە خواروونەوەتەوەیە. گرنگی ئەم ئەندامە لەمەیە خۆشەویستەکەم کە ئینسان ناتوانێت ئیستیغنای لێ بکە، وەکو ڕۆح و لاشە پێکەون بەردەوام. ئەگەر جیابوونەوە بە مردن کۆتایی دێت، کەواتە ئەم ئەندامە ئەبێ زۆر گرنگ بێ. ئەگەر ئەو نێش گرنگ بێ، کەواتە بێ لە هەموو ماڵێکا هەبێ. با بچین سیرکەین، بزانین ئایا ئەم جیهازەمان کڕیوە؟ خوشکان، دایکان، خاوەن ماڵەکان، ئایا ئێوە ئەم جیهازەتان بە گەرەنتیەوە دەستەبەت کردووە بۆ هەموو ئەندامەکانی خێزان بۆ ئەوەی کە لە ئاڵۆزی و مزاعفاتی کەمی ئۆکسجین دوور بن؟ فەرمووی. لەوانەیە بپرسین کە داخۆ دەبێ ئەم ئامێرە چی بێ؟ بۆ بەم گەورەی و بۆ بەم وردەکاریە دروست کراوە و ئەمە ڕۆڵی چی ئەبینێ؟ ئەم ئامێرە پێوترێ جیهازی تەنەفوسی سناعی، واتە ئامێری هەناسەدانی دەستکرد. واتەیەگەین هەر کاتی ئێمە سیەکانمان نەما، ئەم ئامێرە ئیشی سیەکانمان بۆەکە و ئۆکسجینمان دەداتێ. نەخێر، ئەم ئامێرە تەنها ئامێرێکی هەناسەدانە کە وا ئەکا سیەکان بجوڵێن و پڕیانەکا لە هەوا، بەتاڵیانەکاتەوە لە هەوا و ئۆکسجینی بۆ ئەنێرێ و ڕێژەی ئەو مادەی تەخدیرەی کە ئەدرێ بە نەخۆشەکە لە کاتی عەمەلیاتە ڕایەگرێ. بەڵام هیچ کاتێک ئەمە ئیشی سیەکان ناکە. ئەمە ئەوەیە کە هەمومان لێیە تەسین و ئەڵین خوا ڕەحمکە نەخۆشەکە لە ICU خراوەتە شێر جیهازی تەنەفوسی سناعیەوە، واتە هەناسەدانی دەستکردەوە، واتە خۆی هەناسەکەی لە دەستداوە. خۆشەویستەکانم، بۆ ئەم جیهازە ئەو نەگەورەیە، بۆ ئەو نەوردە، بۆ ئەبێ کەسێک بەردەوام بە دیاریەوە بۆستێ، مۆنیتەرێکیش لە دەستیا بێ بۆ ئەوەی کە بتوانێت بەردەوام مراقەبەی ڕێژەی ئۆکسجینەکە بکات لە ناو خوێنە، لەبەرەوەی کە ئینسان ناتوانێت چەند دەقەیەک زیاتر بەبێ ئەم ئۆکسجین و بەبێ ئەم هەناسەدانە بژی. ئەم ئامێرە کە بەم جوانیە و بەم وردیە دروست کراوە، ئەم هەموو عەقڵ و پارەی تیا خەرج کراوە، ڕۆڵی چییە بینێ؟ ڕۆڵی ئەوە بینێت تەنها هەناسەکانی ئینسان ڕێکەخە، بەتایبەتی لە کاتی بێئاگایی ئینسانەکەیە، و ئەکات کە ئینسان سیەکانی پڕ بێ لە هەوا و بەتاڵ بێتەوە لە هەوا. ئەمە لە کاتی طەبیعی و لە کاتی ئێمەیە کە بێئاگاین لە هەناسەدانی خۆمان چی کات؟ ئەمە شتێکی بچکۆلەیە لە مێشکا کە پێوتێ مێدۆڵا ئۆبلۆنگاتە. ئەمە کەت ئاوت و ئیشی کارەباییدان بە ماسوولکەکانی هەناسەدان وەگرتنەوەیانەکات، واتە هەناسەیەکی قوڵت پێ هەڵەمژێ عینە کە تاوتی سیارە هەتا وەکو ڕێژەیەک ئەوەستێ و دوایی کە پڕ بوو ئەنجاڵێ بۆستە و ئەنجا هەناسەیەکی تر، واتە بەردەوام ئەم جیهازە کارەبا ئەنێرێ و کارەباکە ئەوەستێنێ بەردەوام هەتا وەکو ئینسان دوا هەناسەی ئەدات. ئەمە بەس خەریکی ئەمەیە، بەردەوام ئەم کارەبایی ئەنێرێ. بۆ کوێی ئەنێرێ؟ بۆ ئەم ناوپەنجکە. ئەم ناوپەنجکە بەس ماسوولکەیە. خوای گەورە وای دروست کردووە، هەموو ماسوولکەیەک وای دروست کردووە کە کرژە بێت یەتەوەیەک، کە ئەمە کرژ بوو سیەکان بە دوای خۆیان بەکێشەکە، چونکە سیەکان پەردەیەکی بە دەورەیە کە پێوتێ پلورە. ئەم پەردەیە لەژێر نێگەتیڤ پرێژەرایە، واتە لە پستانی ژینگە و دەوروبەر کە پێوتێ ئینڤایرۆمنت زۆر کەمترە. تەنها یەک کونی دەستکەوێت ئۆکسجین و هەوا بچێتە ژوورەوە، ئیتر سیەکان قەپاتەکە و خۆی پڕەبێ لە هەوا.
لەبەرەوەی گەورە وای دروست کردووە بەردەوام نێگەتیڤ پرێژەرە بۆی کە سیەکان سەحب کا بۆ خۆی و سیەکان کۆلاپز نەبن. تۆ سیت بینیوە لە کاتێکا لە ناو ئاژەڵێکا دەرێهێنی یەکسەرە چێتەوە یەک و هیچی نامێنێتەوە گرمۆڵا بێ ئەی سی ئێمە بۆچی گرمۆڵە نابێ لەبەرەوەی کە دیواری سی ڕایگرتووە دیواری سیەکە بەردەوام ڕایە کێشێ بۆ خۆی وەکو هیچ ئەندامێکی تر نییە سوبحان الله کە ئەو زەختەی ناوەی لە زەختی دەوروبەر زۆر کەمتر بێ بە نێگەتیڤی و بە سالیبی بخوێنرێتەوە بۆ ئەوەی کە سیەکان بەردەوام لە کرانەوەیە بن ئا بۆ شێوەیە ئەگەر وانە بێت لێک لەحزەیە ئینسان ئەمرێ کە بێم پێڵین نەخۆشی نیمۆتۆراکس تەنها هیچ نییە هەوا لە جاتوی کە بچێتە سیەکانەوە ئەچێتە بینی پەراسوو سیەکانەوە ئەو ئینسانە کۆتایی پێدێ ئەگەر فریای نەکەوی خی گەورە پەنامان بات و فریامان بکەوێ بۆیە سیەکان ئەو نەگرنگن بە ڕێزەکانم خی گەورە بەو شێوە وردە خەڵقی کردووە بەو شێوە جوانە دروستی کردووە ئالێرەوە مەجای هەناسی بۆ هێشتۆتەوە لە دوو دەرچەوە لە لوت و لە دەمەوە بۆ ئەوی کە قەپات نەبن ئەم بۆریی کە ئێمەی بینین ئەم بۆریە ڕقا ئەم سۆدەی کە هەناسی ئینسانی پێدرێت لە کاتی بەنجە بۆچی ڕقا بۆ ئەوەی کە کۆلاپس نەبێ بۆ ئەوی کە نەنوشتێتەوە و هیچ زەختێک قبول ناکە عینەن ئەم کڕکڕاگەی کە لە قورگا دروست بووە کە ئەو حەلەقانی تایەنە خوارەوە بەو شێوەیە خوای گەورە عینەن ئەم حەلەقانە کە لەسەر شێوەی ئەم تریکیایە دروست کراوە کە پێوتێ بۆری هەناسە تا دێتە خوارەوە ئەم بۆریە خۆی گرت و نانوشتێتەوە قەپات نابێ هەتا وەکو هەوا زەمان کا بۆ ناو سیەکان ئەم بۆری هەناسەیە کە دێتە خوارەوە دابەشە بێ بەسەر هەردوو سیلای چەپ و ڕاستە ئەگەر دیقەت بن خۆشەویستەکانم ئەمە سیلای ڕاستە ئەمەش سیلای چەپە ئێرە سێ فەرعی بۆ ئەچێ ئێرەش دوو فەرعی بۆ ئەچێ بۆ چکە ئێرە تۆزێ بچووکترە لەبەر بوونی دڵتیایە ئەم بۆریانە ئەبن بە سێ فەرع ئەبن بە سی ئەبن بە 300 ئەبن بە 3000 ئەبن بە سی لە شوێنێکە ڕامگرن ئەگەر حەستان کرد ڕامگرن بڵێن وانە بڵێن تەواو بڵێن لەوە زیاتر مەجای دابەشبوونی نییە لە هەر سیەکە ئەبێ بە سی ئەو بۆیان راوراوە سی نا ئەبێ بە 300,000 نەخێر لەوەش زیاتر مامۆسا بڵێ ئەبێ بە 3 ملیۆن بەش و فەرع شتی واچێت عەقڵەوە بەڵێ ئەبێ بە 30 ملیۆن فەرع مامۆسا بۆستە دڵم بەبەرەوە نەماوە ئەبێ بە 300 ملیۆن فەرع لا إله إلا الله تەنانەت دوای لێ بەقەدەر کونی ئەو کانوولایی نامێنێتەوە ئەبێ بە 0.1 ملێک کەسی کەڵدانوچکانی لە دروستە بێ الله ئەکبەر لە هیچ شوێنێکەوە مەجای ئەوە نیە ئەم هەوایە دزە بکا بچێتە دەرەوە ئەگەر دزەی کە دەوکاتە کارێ سات ڕۆدا بۆیە ئەم بۆریانە شتت بینیوە بۆریت بینیوە وارد بینیوە لە ژیانی خۆتا شتێکت بە مێشکا هاتووە بە یەک فەرعی سەرەکی بێتە خوارەوە کە تیرەکەی تەنها 2 سانتیم بێ 3 سانتیم بێ ئەو پەڕی دواتر کە بێتە خوارەوە بێ بە 300 ملیۆن فەرع واتە 300 بە 300 600 دانە فەرعی لێ بێتەوە لا إله إلا الله بۆچی بۆ ئەوەی کە ئەم هەوایە دابەش بێ بەسەر ئەم هەموو ژوورە بچکۆلە بچکۆلەیە بۆ ئەوەی کە بتوانێت ئۆکسجین نەقڵکە اینجا وا هەواش هات وا ئۆکسجینیش هات چی لە لاشی منوتووەکە چی ئیسفادەیەکی لەکەین نەخێر ئەی بینی بۆری خوێنیشی هەیە ئەم بۆریە خوێنانە کە ئەلێرەوە هاتوون لە دڵەوە دێن خوێنی پیسیان پێیە ئەچن بۆ سیەکان ئەوانیش شان بەشانی بۆری هەناسەکان دابەشە بن 300 ملیۆن بە 300 ملیۆن جار دابەشە بن لا إله إلا الله هەر سی کڵدانۆچکەیەک بۆریەکی خوێنی بۆچێ بۆریەکی خوێنهێنەری لێوە دەرەچێ دواتر کە گەیشتنە سی کڵدانۆچکەکە ئاوا لە دەوریە گەڕێن و بە قوربانێ بن بۆ ئەوەی کە هەرچی ئۆکسجین و هەوایە لی دەرکەن هەرچی دووەم ئۆکسیدی کاربۆنی پیسی خۆیانن لاو ناشەیە خۆیان کردێتەوە فڕی بەنە دەرەوە ئەمە بەچێ کرێ ئەم ئەقڵا سبحان الله وەرە بێنە بەرچاوی خۆت لە سنوورێکە کە مەرزێکی لێ بێ 300 ملیۆن باربەر بێت
300 ملیۆنیش لەم بەرەوە چاوەڕێکە حەماڵی پێبێ سیاری پێبێ بارەکە لەو داگرێت و بیباتە ئەم بەرەوە چونکە بۆ سیەکان مەجای ئەوە نادا کە هەوا مباشەرەتە نەقڵ بێ ئیلا ئەبێ بە سنوورەکەیان نەقڵ بێ خوێنیش مەجال نادا خوێن بچێتە ناو سیەکانەوە ژان لە یەک لەحزەیە سیەکانمان پڕە بوو لە نا لە خوێن دکتۆر جان خوێن هەڵەهێنمەوە یەکسەر ڕاکە بۆ تەواری یەک بۆری لەو بۆریانە لەو 300 ملیۆنە لەو 600 ملیۆنە کە کرایەوە کە بەر یەک پەردەی تەنکدا پۆشراوە کە کرایەوە خوێنی لاشت وردە وردە ئەلێەوە دزاکا و تووشی نەزیفە بیت و خی گەورە پەنامان بە چی ئەمێ ڕاگرتووە یەک پەردەی تەنک نایەڵێت لەبەرەوە ئەبێت سنووری ئەم دی و جیار بێ لە سنووری ئەو دی و بە ڤیزە نەبێت نەقڵ نابێ چی ڤیزەی پێدرێکە نەقڵ بێ تەنها ئۆکسجین هیچی تر تەنها دووەمەکسیدی کاربۆن هیچی تر ئەبێ مۆری بۆ لێبن لەم بەر حەماڵ ئامادەیە هیمۆگلۆبین ئامادەیە هیمۆگلۆبین مەجای گواستنەوەی ئۆکسجینی 70 دانەجار زیاترە لە خوێنی طبیعی بۆی ئەگەر هیمۆگلۆبین لە خوێنانە بێ ئۆکسجینیش نەقڵ نابێ خی گەورە چی بۆ دروست کردووە حەماڵی تایبەت ئەمانە بەس ئیشیان ئەوەیە بازوو شانیان بەس ئەوەیە بەس ئۆکسجین نەقڵکەن بیگەێنە چۆ بیگەێنە ئاخر شوێن کە پێویستی پێیەتی کە هەموو لاشەیە نابێ یەک لەحزە ئەم حەماڵانە بۆستن نابێ یەک لەحزە ئەم شوێنە هەناسە بات ئەی خۆی هەناسە نایە نانا مەبەستم وەیە یعنی نابێ بۆستێ ئەڵێ مەجالم نەبوو یەک هەناسە بەم ئەخر ئەمەیە هەناسە نایەت چۆن مەجالی لا إله إلا الله تۆ هەناسە بە بەس ئەم هەناسە نایەت هەناسە ئیسراحەت نایە چکە ئەم کە هەناسەی دا هەناسەی تۆ ئەوەستێ ئیتر پێڵێن دوا هەناسەی دا دوا هەناسەی لە کار کەوت دوا هەناس تەواو ژیان تەواو بوو ترپەی دڵەکانی لە لێدان کەوت بۆیە بەم وردەکاریە بەم جوانیە بەم خەڵقە پەروەردگار ئەم شتە بچووکە بەڵێ 1.16 کیلۆگرام یعنی کیلۆیەک و شتێکە کیلۆیەک و شتێک سی لا إله إلا الله چەند سووکە چەند بێ قیمەت کە حیوانی سەربن فرەین کرۆسیەکەیەتی بڕۆ فڕێی بە بەڵام ئەزانی چی بووەکە هەرچی کنوزی دنیاە بیدەی هەرچی جیهازی ئاوایە دروستکەی شوێنی نەکسیەکانە بۆ ناگرێ شوێنی یەکسی کەڵدانۆچکەت بۆ ناگرێ کە هەناسەی پێدەیت بۆیە ئەم سیە زۆر سووکە بەڵام زۆر قورس و سەنگینە زۆر بێ ئەهەمیەتە بەڵام زۆر گرانبەهایە ناکڕێ چ کاتێک هەستی پێەکەی کاڵێن دکتۆر جان وەڵاهی بە بۆنەی ئەم ڤایرۆسەوە سیەکانی ڕق بۆ و هەناسی پێ نادرێەوە بێ بەدەوام لەژێر ئۆکسجین نابێ بۆ خوای فەقیرە بۆ سەر ئاویش بە ئۆکسجینەوە ئەیبەن پسیاتان کردووە لە خۆتان کە تۆ ئەم هەموو هات و چوو ئەمەوە هیچی پێوە نییە احتیاطی خۆشە ناخەی بۆچی ئۆکسجینە پێوە نییە لەبەرەوەی کە ئەمە ڕۆژانە 6 دانە مەتر مکعب ئۆکسجین بۆ تۆ بەرهەمەهێنێ واتە جیهازی ئۆکسجینەکە بەخۆتەوەیە بەڵام پیاتە هەڵنەواسراوە لە شوێنێکی جوانە بە شێوەیەکی سادە و ساکار وای کردووە قورس نەبێت چکاگەرەمە قورس وایە ئەم سیانە ئینسان دایمە ئەبوایە سەری لە سوزدەی ئابوایە و بەڵام خی گەورە زۆری لێ نەکردووی ئەڵێ ئەوم بۆ دروست کردویت ئەتوانی بەرز بیتەوە بەرەو ئاسمان پێی ئەمە وەکو باڵۆنێک وایە بەڵام زەختیشم لێ نەکردویت بەڵام دیقەت بە ئەم خولقوا من غەیری شەیء ئەم هم الخالقون ئایا ئەمانە لە هیچ دروست بوون یان خۆیان دروست کردووە یان خۆیان بۆ خۆیان دروست کردووە هەر کاتە ئینسان پێویستی بەسی بۆ ئەبێ سی کەسێکی تری بیتێ بۆ ئەوەی کە بتوانێت پێی بژی ئینسانیش ئابە مردەکاریە ئەبێ سیەکەی بەقەدەر حەجمی سی بەرامبەرەکە بێ ئەبێ جیناتیان بۆ یەک بشێ ئەبێ لە ژێر مەناعەیە بمێنێتەوە تاوەکو سیەکە ڕەت نەکرێتەوە چکە لاشە قوبوڵی ناکە ئەم سیە هەر بۆ خۆی نییە هەر بۆ خۆی ناژی بۆ هەموو لاشە ئەژی بۆ هەموو لاشە ئۆکسجین بەرهەمەهێنێ ببێ ئەوەی کە داوای معاش کات داوای مافی خۆی کە داوای هیچ ناکە هیچ بەس ئیش بۆ تۆ ئەکە بەس ئیش بۆ من و تۆ ئەکە نەک ئیش بۆ من و تۆ ئەکە تۆ زانی بۆچی ئاوا لە دەوری ئەم بۆشاییە هەیە ئەمە شوێنی دڵە ئەزان بۆچی دڵێرانەیە زان چکە ئەمە پاشاکەیە پاشا پێویستی بە چییە پاشا لە پێویستیە و لە کاتی حادیسە و ڕووداوە مەفروزە گرنگترین شت لە ناو سیارەیە ئینسانە
پاشەکانی سیارەکە نین بۆیە بینیت سەرنشین و سایقەکە چی بۆ دروست کراوە؟ ئێرباکی بۆ دروست کراوە. زۆرترین ئێرباک لە دەوری ئینسانەکان نەخولێنەوە. بۆ چکە ئەمانە عەقڵی مدەبیری سیارەکەن. سیارەکە لە جێی بێتەوە بەس ئینسانەکە لە شوێنی نابێتەوە. دڵیش چونکە پاشا و گەورەیە خی گەورە ئەم ئێرباگانی بۆ دروست کردووە. الله هەر زەختێک بکەوێتە سەر دڵ سیەکانی مژێ ئەبسۆر بشنێکە نایڵێ زەت بخاتە سەر دڵ. ئێرباگەکە یەکسەرە تەقێ سیەکان کوونە بن بەس نایڵێ بگاتە ئەو. لا ئیلاهە ئیلا الله. چەند بۆفایە، چەند ژیرە، چەند عاقڵە، چەند بە ئەمەکە. ئەمە چی کردوێتی لە دەری ئەمیشەوە بە پەراسۆکان ئاوا جوان داپۆشاوە عینەن قەفەسێک هەردووکیانی لەخۆ گرتووە. بۆ چکە گەروانە بواسیەکان ئاوا بەدەسە وشرا ئەو توانی مناڵێکی توانی مناڵێکی تر لە دەرەوە ئاوا بخنکێنێ بەس دەست خاتە سەرسیەکی ئاوا بیگوشەیەکی تر هیچی لێ نەکردووە. کەسیش نێزانی مناڵەکە بەچی مردووە تەنها سیەکانی وشی بوو. بەڵام خی گەورە بێ ئەم پەراسوی بۆ دروستکە هەتاوەکو کەس دەستی پێی نەگا. بۆ شوێنەکەی بۆ حەساسیەتە، بۆ وردەکاریە، بەو جوانیە، بەو مەرسائیە دروست کردووە. بۆیە خۆشەویستەکەم ئەم سیانە ڕۆژانە ئەم هەناسە جوانە یەکێکی زۆر خۆش بیاڵی هەناسەکەم ئافرەت چەند پێی خۆشە پیاوەکەی پێ بڵێ هەناسەکەم. بۆ چکە چەند دەقەیە زیاتر ناتوانێت بەبێ ئەو هەناسەیە بژی. بەڵام ئەتوانی چەند ڕۆژێ بێ خواردن بی، ئەتوانی چەند ڕۆژێ بێشتی تر بی، بێ ئاو بی، بەڵام بێ هەناسە نابی. بۆیە کە بە یەکێکاڵی ئەڵی هەناسەکەم مانای وایە ناتوانم لێو جیابمەوە. جا ڕاستەکەین لەگەڵ یەکتری و لەگەڵ هاوسەرەکانمان نەیاخود نا. وەکو مامۆستا فەرمێ نەمردم من ئەگەر ئەم جارە بێتۆ نەچم شەرتە هەتا ئەو خوارە بێتۆ. دەروونم خاڵیە وەک نەی دەناڵێ هەوارێکی چپڕ هاوارە بێتۆ. لە لای تۆ دەرکوداڵ گوڵزارە بێ من، لە لای من خەرمەنی گوڵخارە بێتۆ. لە لای من باوجودی ناس و ئەجناس کەسی تێدا نییە ئەم شارە بێتۆ. هەتا تۆم ئاشنا بووی ئاشنام بووی ئەم ئێستا موم بە موم ئەخیارە بێتۆ. بەڵێ 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 خۆشەویستەکەم ئەم هەناسەیە کە ناتوانین لەحظەیەکیش لێی دیربکەوینەوە و ناتوانین لێ غافڵ بین. بۆیە لە ڕۆژێکە تەسەورەکە ئینسان چەند جار هەناسە بە 23,000 جار هەناسەدا. ئاگای لە 23 هەناسەیان نییە هیچمان لە کاتی خەویشە تەنانەت. وەرە بەس بێنە بەرچاوی خۆت هەناسەکانی خۆت بەدەست خۆبوونایە چی ڕۆدا کاریسە کەس نەیتوانی بخەوێ گە بخەوتی نایە. بۆیە جیهازێکی ئاوامان لە خۆمان ببەستایە و دواترە بۆ سۆندەیەکیان کردایەتە قورگمان و ئەم بۆری و تەرتیباتە. ئەوە بە زەمان لە کوردستانە هەر هەمومان خەبەرمان نابەوە چکە هەموو شوێ کارەبامان لەسەرە بڕە. وایە کۆمەڵێکمان حرز بواە بە دیار مۆلیدەوە بە دیارەوە هەتا وەکو جیهازەکان نیشکن. هەستت کردووە لە چی نعمەتێکیت، هەستت کردووە کە لە ژیانی خۆتە ئەم هەناسانە ژمارەیان ئەگاتە زیاد لە 200 ملیۆن جار تۆ هەناسە ئەدەیت. بەڵام ئەگات لێی بێ هەروە نابێ ئەو هەناسانە دیاری کراوە کۆتایی پێدێ ڕۆژێ دێت قەت ئەبێ و ئەوەستێ حەل هەناسی خۆڕایی مێ چکە هەناسەکانت بە ژمارێ بە ڕەقەمە. ئەها پێم ئەڵێ ئۆکسجینی ئەوەیە و نەبزەکەشە 80 ئۆکسجینی و ساچوریشنەکەشە 90 باشە الحەمدولیلا تای ساکەنش وەزم باشە. بەڵام ڕۆژێکە بێ ئەمە ئەوەستێ لا ئیلاهە ئیلا الله خەتەکان سپیە بن کۆتایی بە هەموو شتێک دێ. تەنها ئەمە ئەمێنێتەوە ئەڵێن خوا عەفویکە خوا عەفویکە حسابی بۆ ئەو ڕۆژە کردبوو. بەڵام داماومان ئەوەیە کە ئەو ڕۆژەی لە بەرچاو نییە کە خەتەکان هەمووی بن بە خەتێکی ڕێک. بۆیە نەفەس بگرە لە هات و چۆی خۆڕایی هەتا ماوی. نەفەس بگرە لە هات و چۆی خۆڕایی هەتا ماوی کە ئەم بایە هەتا ئێستا هەموو عمری بە باداوی. عەجەب ماوم لە جەرگت ئەی دڵی غافڵ کە مۆدێکە
لەسەر ئەم ئاگرم داناوی هێشتا هەر نەبرژاوی مەثەل دنیا ژن و چەرخیش خەڕەک دەمدەم بە ڕۆخی غەم ڕەگی تاری وجودت بادەدا هێشتا کە هەر خاوی هەوای سەیری بەڕ و بەحر ئاگری بەرداوەتە عومرت کە تۆزێ منعەقید خاکی دڵۆپێک منجەمید ئاوی کە خاکی دامن بە وەگەرنا تۆزی بەربادی کە ئاوی گەوهەر بە وەگەرنا بەڵکی سەر ئاوی. گەورەی هەناسەدانی ئینسان لەوەدایە خۆشەویستەکەم کە تەنها لە سیەکانەوە نییە کۆنتڕۆڵەکرێ بەڵکو سنتەری کۆنتڕۆڵ و ئیعازپێدانی لە ناو مێشکەوەیە لە شوێنێکەوە کە پێوتێ مێدۆڵا ئۆبلۆنگاتە لە سنتەرێکی مێشکەوەیە کە بە سیەکان دەڵێ ئەو نە ئیشکە خاو بەرەوە سەریع بە ئەمیش بەتەنیا خۆی نییە ئەمیش هاوکاری هەیە کە هەمویان پێکەوە وەکو دەستەیەک لە پۆنسا بڕیارەدەن پۆنسیش ریسەپتەری لەسەرە ئیستیعلاماتی لەسەرە پێڵێ لە کیمۆ ریسەپتەرەکان و جوابی بۆ دێ ئەڵێ ترشەڵۆک زیادە ئۆکسجین کەمە CO2 کۆبەتەوە لاشە ئاوایە نەخۆشەکە هەناسی تونە ڕاضە ئەکات فریایکەوە هەناسەی سەریعکە بەبێ ویستی خۆت بەبێ ئاگای خۆت هەناسە سەریع بێ بۆ ئەوەی کە بتوانی ئۆکسجینێکی زیاتر بۆ لاشە فەراهەم بێ. سبحان الله ئەمە پێوتێ کارێکی ئیرادی یاخود پێوتێ ڤۆڵەنتەری ئینسانێک خۆی ئێوێ ئینسان هەناسەدانی هەم ڤۆڵەنتەریە هەم ئەم ڤۆڵەنتەریە واتە لە یەک کاتە هەناسەکانی بە تەبیعی خۆی ئیشەکە ئەگەر ئاگای لێ نەما بەردەوام ببێ ڕیتم و نەبەڵەیەک هەیە بۆ خۆی ناوەستەیە ئەگەر لای خۆمان بواە بیرمانە چوو ئەگەر لای خۆمان بواە ئەخەوتین ئەگەر لای خۆمان بواە ئەخنکاین ئەگەر لای خۆمان بواە پێویستەکە کەسێ بەردەوام بیری هەناسەکەی بخستینایەتەوە تایمەریش فریامان ناکەوت چونکە کاری دقیقە بوو. بۆیە گەورەترین نیعمەتێک کە خوای گەورە بە بەندەکەی بەخشی بێ لە مۆزوعی هەناسەدانە ئەوەیە کە ئاگای لە هەناسەدانەکانی نییە بەعەکسیشەوە ئەتوانێ ئاگاشی لێی بێ خۆشی ئەتوانێت تەحەکوم بە بەرز و نزمەکەی بکات. بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ یا حەی یا قەیوم برحمتك أستغيث أصلح لي شأني كله ولا تكلني إلى نفسي طرفة عين. ئەی خوای گەورە بۆ چاوترۆکانێکیش بۆ خۆم بەجێمێڵە چونکە ئەگەر تەسلیمی خۆمم بکەیت خۆمە فۆتێنم ئەگەر تەسلیمی خۆمم بکەی خۆم لەبی دەچێتەوە ئەگەر تەسلیمی خۆم بکەی ئەوە ناتوانم ڕێخەری تەنها هەناسەدانی خۆم بم کۆتاییمان پێدەی. بۆیە باشتر وایە هەر خۆمان تەسلیمی ئەو پەروەردگارە بکەین کە دروستی کردوین. سەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وەبەرەکاتوه.